وانا حما پرتوکه فێرکریە دەربارەی ئامۆرا پیانۆی چاپ و بەڵاو کرد. پرتوک بە ناوێ پیانۆ بۆ هەمووانە بە ئەوایەکی ئەکادمی بەحسا چاوانیە فێربوونا ئامۆرا پیانۆی دیکە. توانە حەمە دەربارەی vê پرتوکێدا ji ڕوودەورە ڕاگەهاند ku پیانۆ بۆ هەموویان مێتۆدەکە فێرکریە ji بۆ ئامۆرا پیانۆ ji بۆ هەموو ئاستانە. توانە حەمە ساڵ 1984 لە سلێمانیە ji dayîk bûye و بەکالۆریاس د میوزیکێدا لە کۆلێژا هونەرێن جوانên سلێمانیە هەیە و نەها مامۆستای موزیکە هەژمارەکە پرتوک jî دەربارەی هونەرê موزیکê بەڵاوکردنە. تازەترین بەرهەم بەناوی پیانۆ بۆ هەمووانە بریتیە لە میتۆدێکی فێرکاری ئامێری پیانۆ بۆ گەنجان و مناڵانت بۆ هەموو ئاستەکانی تەمەند تا ڕادێ گونجاوە کتێبەکە بە جۆرێکە کە بتوان ئەو کەسانی مامۆستایان هەیە و ئەو کەسانی کە مامۆستاشانیە سوودی لێوەرگن لە بەرەوەی کەسیدیەکی فێرکاری لەگەڵ کتێبەکە. دیارە گرنگی ئەم میتۆدی فێرکاری موزیک بە زمانی کوردی خۆتان نەزان کتێبخانی کوردی لەم بوارەیە زۆر هەژارە، ئەمە پەنجەرەیەکی بچکۆلەی دیکەی منە لە بواری نووسین و لێکۆڵینەوە یا لە بواری وەرگێڕان کە ئەمەوێ کتێبخانەی موزیکی کوردی ژمارەێک لەو کتێبانی تیاابێ تا مناڵان و گەنجانی کورد بە زمانێکی شیرینی کوردی ئەو میتۆد و سەرچاوانی کە بۆ فێرکاری و بۆ فێربوونی موزیک بتوانن بەکاری بێنن. بە ئومێدم ئەم بەرهەمە جێگای خۆی بکاتەوە لە نێو کتێبخانەی مۆسیقای کوردیە و گەنجان و مناڵان یا ئەو مامۆستایانەی کە ئایانەوێ بە میتۆدێکی خێرا و سەرکەوتوو و لە ئاستێکی جیهانیە بتوان مناڵان و گەنجان فێری موزیک بکەن سوود لەم بەرهەمە وەرگرن.